بەڵێ میوانمان هەیە بەڕێز فەلاح حەسەن جێگریەکەمی سەرۆکی لاوانی ئەوروپا لە ئیستانبوڵ لەگەڵماندا. بەڕێز فەلاح حەسەن سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. ئێوە ئەمڕۆ کۆبنەوەیەکتان هەبووە لەگەڵ شارەوانەی ئیستانبوڵ و ستافی مانگی سووری تورکیا. ئەو کۆبنەوەتان بۆچی بوو؟ بەناوی خدای گەورە و میهرەبان زۆر سوپاس. طبعا ئەو کۆبنەوەیە بە نوێنەراتی لاوانی دیموکراتی ئەوروپا هاتین کە ڕێکخراوەکە سیاسیشە و هەروەها لا یەکێتی ئەوروپاشەوە ئیجازی وەگرتیە و ئەندامیشە لە ڕێکخراوەکانی یەکێتی ئەوروپا. ئەمە هاتین لەبوو بەهانە هاتنی ئەو کارە ساتە دڵتەزێنەی کە ڕوویدا لەو منتیقە کوردیەکانی خۆمان و هەروەها لە تورکیا بە شێوەیەکی گشتی. دوو تیممان حازەکە تیمێک لە بۆ ڕۆژئاوای کوردستان و لە بۆ سووریا، تیمەش لە بۆ تورکیا. تیمی تورکیا ئەمن سەرپەرشتی دەکەم لە بۆی راپۆرتێک بنووسین و هەروە ئەو شتانە حاضر بکەین کە پێویستە. سەرەتا طبعا لەلایەن شارەداری ئیستانبوڵ ئەوانە استقبال کراینەوە و پاشان مباشر لەبەرەوەی وەزعەکان دەگۆڕایە خەڵکەکان لە جێ خۆیان نینە بە تایبەتی ئەوانەی کە لەو مەجالی ئیش دەکەن. بەڵام کۆنتاچی باشمانە بوو، تەلەفۆنی مباشرمان هەبوو، ئۆنلاینی مباشرمان هەبوو، لەگەڵ خەڵکی باش لە کۆنتاک بووین لەو بابەتە. بەڵێ ئامانجی سەردانەکەتان و ئامادەکردنی راپۆرتەکە بۆ چییە؟ بۆ زانینی زیانەکانە یاخود بۆ ئەوەیە هەوڵ بدەن کۆمەک و هاوکاریش بەدەست بێنن بۆیان؟ طبعا لەبۆ ئەوەیە کە کۆمەک کۆ بکرێتەوە و هاوکاریان بۆ بنردێ مەبەستی تر ئەوانە ئیمەنیە. بەڕاستی ئێمە ناتوانین لەو بابەتە بەشدار بین کە تایبەت نییە بەمە، بەڵام توانیمان لەگەڵ دکتۆر کەریم قسە بکەین. دکتۆر کەریم ئینێک کە سەرۆکی مانگی سووری تورکی بوو و هەروە ئەوڕۆ جارێک توش لەگەڵ دکتۆر ئەوەی سەرۆکی ئافادا لەما لە دکتۆر محەممەد معروف یەمانیان هەیە، چکە بەڕاستی ناوەکان هەندێک تێکەڵە و هەروەها برادێکی کەشە بوو کە زۆر هاریکاری کردین، ئەویش یونس سیزەرە. یونس سیزەر سەرۆکی ئافادا و هەروە لە هەمان کاتیش لە سەرۆکی ئافاد تەقدیرێکی باشی هەبوو لە بۆ گەلی کوردستانیش بە تایبەتی لە بۆ مساعدانەی کە کرایە. بە شێوەیەکی گشتی توانیمان لەگەڵ ئەو کەسانە قسە بکەین کە کەسی یەکەمن، ینی هەم لەگەڵ سەرۆکی مانگی سووری تورکی و هەمیش لەگەڵ سەرۆکی ئافاد ڕاستەوخۆ پەیوەندیمان نەبوو، قسەمان نەبوو و هەروە کۆبوونەوەمان هەبوو بە شێوازی ئۆنلاین. بەڵێ هیچ بیرتان لەوە کردوێتەوە لە چوارچێوەی ئەو کەسانەی کە چوونەتە تورکیا و ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان بە شێوەی تیم بۆ بەهاناوچوونی لە قەوماوان بیرتان لەوە کرۆتۆ شتێکی ئەوها بکەن یان ناتوانن؟ بەورە نازانم ئەوە لایمەیە شتەکە نازانم. بەڵێ فەرموو. بۆ ڕێژیم لە پرسیارەکە نەبوو، نازانم. بەبەستم لەوە بوو کە لە چەند ڕۆژی ڕابردووە تا ئێستا ژمارەیەکی زۆر هاوڵاتیان لە دەرەوەی تورکیاوە ڕویان لە ناو تورکیا و باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و سووریا کردووە وەکو تیم لەگەڵ تیمەکانە هاوکاریەکەن. ئێوە وەکو لاوانی ئەوروپا کە بەڕێستان جێگریەکەمی سەرۆکی لاوانی ئەوروپان هیچ بیرتان لەمە کردوێتەوە دەتوانن ئەمە بکەن یاخود ڕێگەتان پێ نادرێت؟ بەڕاستی ئەمە زیاتر لە ڕێگەی دۆنێتی، ینی لە ڕێگەی ئەو خشینەی کە ئایتان سندوقەکی مادیە کە پارە و شتیان بۆ دەچی، یانیش ئەوەتە لە ڕێگەی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئۆترافێکە دۆستایەتیمان هەیە نزیکە لە حدودەکانی ئەو حەدەسانی کە ڕوویدایە چ منتیقەی مەڕاشە یان هەتایە لە لای کوردستانی خۆمانەوە، دەبی بەو شێوازە شتەکان بگاتە دەستیان. لە شێوازی ترمان نییە، تەنها ئەو دوو ڕێگەیە نەویتن. ئەوەی کە ئەمە بژانی بڕاستی کۆنتاکەی باش لەگەڵ دەستگای بارزانی هەیەەوە مەبەستە. زۆر سپاسی دەستگای بارزانی کرد و هەروە سوپاسی سەرۆکی حکوومەتیان کرد و بەڕاستی بەڵێ ئێوە لەم کۆکردنەوەی ئەو راپۆرتانە و ئامادەکردنی ئەو راپۆرتانە بۆتان دەرکەوت ئێستا سەرێکی ترین پێداویستی لە خۆماوان چییە؟ وەڵڵاهی شتەکانی کە ئەمە بۆمان هاتیە شتەکان حەز دەکەم ئەوە پێتان بڵێم، چکە بەڕاستی شتی زۆر مساعد بوون، ینی هەندێک خەڵکێ لەوانەیە نەزانیت چیان پێویستە کەەوەی ئەمە لۆمان هات شتەکان زۆر بوون. ینی لەو شتانی کە نووسرا لە لایمە بە بەشی خواردن بی خواردنی خێرایە، مەسەلەن ئاردە و برنجە، نۆکە، ڕوونە، فاشۆلیایە، لیسکە و شیرە و ئەوە تەواو ئەو شتانە. ئەوەی منداڵە تایبەتە بۆ منداڵ خواردنی منداڵە و هەروە دایبیە و ئەو شتانەیە. ئەوەی کە تایبەتە بە
گەرمکردنەوە خێمەیە بەتانیە و هیتەرە و دەست شێشە کڵاوە ترمزە چرای دەستی ئەماوانەمان هەموو نردیە تەمان جگەلەوەی کە شتەکان کە زۆر ینی بەڕاست لیستەی گەلێک زۆرە هەندێکیان لەوانە مەسلەی مۆلیداتە هەندێک شتێکیان هەیە مەسلەی ئەوەیە کە چۆن بتوانن بخەون لە شوێنێکە و جام کەلوپلەکانی نووسن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە لیستەکانمان نرد لە بۆ ئەو دەستگای ئەعلامێنی حتا بێزگە لە ئەوروپا ئی کوردیەکانی خۆشمان هەم لە بۆ کوردستان بیرشمان نرد لیستەکە پیشانی خەڵک بدرێ باشترێت چونکە جاروەیە مەسەلا خەڵکەیە شتی دەنێریتن شتەکەی استفادە لێ ناکرێت و لەمان کاتیشدا ئەوان داواکارێکی زۆر میمیان هەبوو گوتیان هیوادارین هیچ کەسێک شتێکمان نەداتێت کە دەستی دووبی دەبی شتەکانی کە دەدرێتن شتەکان پاک و خاوێن بی بەکار نهاتبی ئەوە نقطەی زۆر میمە زۆر ئەوەیە کە بیری لێ ناکەیەوە پێویستە لەو لیستە هەیە لەو لیستە ئیعلانی بکەن لە کوردستان 24 و برادرانی ئەعلامی پێما زۆر بار ئاسایی دەبێتن لەبەیە بەڵێ چونکە ئەمڕۆ دەنگۆیەکە بوو لە سۆشیال میدیا باس لەوە کرا کە دەڕێن جلوبەرگ و پێداویستی وەکو بەتانی ئەو شتانە دەیانەوێت نوێ بێت هەندێکی دیکە دەیوت نا ئاسایە گەردەستی دوو بێت کەوات بێت ئەوە ڕاستە کە دەبێت نوێ بێت والله ئەمە ئەوەیە من بزانم طبعا دەبی هەموو شتەکان نوێبی ئەوەی ئەمە داوام لێکرا دەبی نوێبی و لیستەکە هەمووی دەبی نوێبیتن ببوورە منازەمە و کامێڕێ هەندێک جێکی نازەم یا خەتای گۆیە یا خەتای منە وڵای پێما بە کامێرەکەی بەڕێستانە جوڵێت و مۆبایلەکەی بەڕێستانە جوڵێت لەسەر مێزەکە سوپاس بۆ تو بازاتریش لە کات نەگرین بەڕێز فەلاح حەسەن جێگریەکەمی سەرۆکی لاوانی ئەوروپا لە ئیستانبوڵ لەگەڵماندا بوون مانەوە نەبن سپاس ببوورن زۆر سپاس سپاس بە بەڕێز